بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕۆڵ و کاریگەری خراپیان لەسەر زۆربوونی تاوان و لێکترازانی خێزانەکاندا بینیوە. بە جۆرێک وەزارەتی ڕۆشنبیریش هیچ لە پێچینەوەیەکی لەگەڵیاندا نەکردووە. میدیا کاریگەری زۆر لەسەر کۆمەڵگا دروست دەکات. لە هەرێمی کوردستان هاندان و ئاڕاستەکردنی بۆ مەبەستی خراپ بە ئاشکرا لە کۆمەڵگەی کوردی ڕەنگی داوەتەوە. بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی ئێستا هیچ فلتەر و لێپرسینەوەیەک نییە بۆ پەخشکردن و کەناڵەکانی ڕاگەاندن. هەندێک کەناڵی میدیایی تەنها لە پێناوی ئەوەی کە بتوانن جەماوەرێکی زۆر بۆ خۆیان کەسب بکەن بێگوێ دانا ئەو دابوونەریت و ئەو کللتورێک کە لە کۆمەڵگا هەیە هەرچیەکیان بێ پەخشیەکەن. ئەمەش بە ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاردانەوەی بێت لەسەر هەست و نەستی خەڵک و وە لێکە کە خەڵک چاوی لێ بکە. ڕۆژانە ژەمانە خۆمان لە کەیسەکانی دادگا و لە شوێنەکانە ئەبینین کە زۆریان کاریگەری میدیا وای کردووە کە حاڵەتێک دروستکەن زۆر بە سلبی لەسەر کۆمەڵگا بکەوێتەوە. بۆ نمونە زۆر جار لە کەسێ پرسن ئەم تاوانە چۆن ئەنجامدا، زۆر جار ئەڵێ لە فڵان دراما بینیوە یا لە فڵان شوێن بینیوە لەسام کردوێتەوە. چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان دیاردەی تاوانکاری ڕووی لە هەڵکشان کردووە. ئامرازەکانی تاوان و بیرۆکە و شێوازەکانی هەمان بیرۆکەن کە هەندێک میدیای نابەرپرس بەبێ گوێدان بە بەها کۆمەڵاتیەکان لە پێناو ڕاکێشانی سەرنجی بینەر و لایک و کۆمنت کۆمەڵێک بابەت و دیمەن پەخش دەکەن کە بەدەرە لە هەر بەهایەکی ئەخلاقی و کۆمەڵایەتی. کۆمەڵێ تەرویج لە ناوی کۆمەڵێک ڕاگەاندن هەیە کە من ناتوانم بڵێم بە فەرمی ناویان ئەبم لەوە چێپاپشتێکی اقتصادی بە ئەمانەیە هێنابێتە نێو مەیدانەکەەوە. ئەگینا کۆمەلگا ئەمانە بە فەرمی ناناسێ وەک ڕفتاری تۆڕە کۆمەڵایەتەکان مامەڵاکە هەرچی بێتە بەردەمی ئەوترێ هیچ مەسئولیەتێکی تیانە وای کردووە کە ڕفتارێک لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەلگایە دروست بێ کە هەمیشە کارەساتی ڕووبا، هەمیشە ڕفتارێک ڕوودا خەڵک نیگەران کاتەوە، خەڵک بێزاری لە کۆمەلگاکەی دەرببڕێ بەهۆی ئەم حاڵەتانەوە. ئەم حاڵەتانە هیچ لە فێرگەی دایک و باوکەوە نەهاتوون، هیچ لە مەدرسەکان و قوتابخانەکانەوە نەهاتوون، تەنها دەواازەیە کە بۆیان کرابێتەوە میدیاکان نەیخەنە ناو خێزان و کۆمەلگاکەوە. لەبەرەوە ئەم شێوازە کارکردنە بە شێوازی تۆڕە کۆمەڵایەتی زۆر بە نەرمی کار لەسەر تەرویجی ئەم ڕفتارە ناشرینانەکە کە دیاردەی زۆر دڵتەزێنیان لێ ئەکەوێتەوە. شارەزان پێیان وایە میدیا دەتوانێت ڕۆڵی گەورە بگێڕێت لە کۆمەڵگادا. ڕاستە هێندێک میدیا توانیویانە بەها ئاینی و کۆمەڵاتیەکان بپارێزن و هەر ئەوانەشن تا ئێستا سوونەکانی کۆمەڵگایان ڕاگرتووە. بەڵام ئەو میدیانەش زۆرن کە لە جێگەی ڕاگرتن و پاراستنی پایەکانی ژیانی کۆمەڵاتی لە هەوڵی ڕوخانی ئەو بەهایانە و بەلاڕێدابدنی گەنجاندان. ئەوە شەوای کردووە دیاردەنامە و نەشازەکان لە کۆمەڵگەی کوردی ڕۆ و هەڵکشان بچێت. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.